هەواڵێت من زارێکی دلار ناوێ من ڤیندایە ئەنجوان دەستە خوبشۆین بەرفاڤینێ و ئاڤێ یا دوێ ژیناچی ئەم چینە نابێ ژیناچی بژنەدێک بۆ بخمە ببێ شاریاری حتا ڤایرۆسە کۆڕۆنا خلاص بیت دەبخۆ ماڵ بیت دەبخۆ یاریاکەین دەدێک بۆ بمە بوومە چیرۆکە بێژی دەساکەینە تەلەڤیزیۆنێ و خلاص و بوتە سپاس بوتە. من ئەمیرە عەزیز هیوای تەندروستی باش بۆ هەموو لایەک دەخوازم داوا لە هەر تاکێک دەکەم لە ماڵەکانی خۆیان دابنێنەوە پابەند بن با ڕێنمایە تەندروستیەکان نەبنە هۆی دروستکردنی قەرەماڵخێتی بۆی ئەم ڤایرۆسە لە ناوماندا تەشەنە نەکات و بتوانین بە زووترین کات بەسەر پار و دۆخەکەدا زاڵ بین. هیوای تەندروستی باش بۆ هەموو لایەک دەخوازم. هەواکەم بزارکە درار مەڤێ من ژیندایە ڤێت ئەمجۆن دێت خوبشۆن و ناچێنە زەربە حتا کڕۆنا خلاص بیت. من ڕێگەڵ بە هیوای تەندروستێکی باش بۆ مولایە بە هیوای هەمومان پابەندی ڕێنماکانی تەندروستی بین و هیوادارم هەمومان پابەند بین و لە ماڵەکانمان زیاتر بینەوە بۆ خۆپاراستنی خۆمان و چواردەورەکەمان. تۆش ئەگەر ئەتەوێ ئێمە بپارێزی و تۆ ئەگەر ئەتەوێ خۆ بپارێزی کە سوکار و هاوڕەکانە بپارێزی تکایە تۆش لە ماڵە بمێنەرەوە تکایە بە ئەم ماوەیە لە ماڵەکانمان نبین و زیاتر ئەو شتانەی کە نەمانتوانیوە ڕۆژانی پێشووە پێش ئەم ماوەی ئێمە ئەنجام بین لە ماڵەوە ئێستا قەرەبوویکەینەوە و لەم کاتەوە دەست پێ بکەین ئەو شتانە بکەین کە ئەبێ ئێمە گیردا و ئێمە لە ماڵەوە بمێنینەوە.